بریندارێکی دیکەی خۆپیشاندانەکەی 25 ئەم مانگەیە سەروەر قوتابیەکی بەشدار بووە لە خۆپیشاندانەکان باز لەوە دەکات یەکێک لە کارمەندانی هێزانیەکان بە نزمی تەقەی کردووە بە نێو خۆپیشاندەراندا و ئەو هاوڕێیەکی لە ئەنجامی ئەو تەقانەدا بریندار بوون و گولەیەک بەڕانی دەکەوێت دواتر چەند کەسێک دەیگەێنە نەخۆشخانە بە مەبەستی وەرگرتنی چارەسەر. سوپاسی پەیامەکەم بەڕاستی هەر لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە لەگەڵمان نابوون زۆر سپاس سەرەتای ئەمە لە کەمپە کۆنەکەەوە سام بووین زانکۆی سلێمانی بۆ ماوەی 2 کاتژمە لێ ماینەوە و دواتر بە غاز و فیشەکی لاسیکی بڵاویان پێکردین ئەوە بوو بە جادی پیرەمێدا هاتینەوە خوارەوە لە سەرا وەساین لەوێش کاتژمێرێک شەڕ ڕوویدا لە نێوان پۆلیس و خوێندکارانە بە بەرد و گولەی لاسیکی دوای ئەوە هێزی ئاسایش هات ئەوە بوو ئەو هێزەی کە لە پیرەمێد لە جادی مەولەی وەسا بوون هێزی ئاسایش دەستیان کرد بە تەقا بەڕاستی ئەو کاتێک کە تەقەکە کرا ئێمە هەمومان بەرە و ئەسحابە سپیە ڕۆشتین کاتێکم زانی شتێک یای بە قاچ بە لە من وایە بەردە یان گولەی لاسیکیە کە سێرم کرد فیشەکە کابۆکەمی کون کردبوو ئەو نەیتوانیم بە هەنگەشە لە ڕۆشتم دواتر کەوتم بە عەرزا ئەو بوو خۆشتان تەسویرتان کردووە لەو کاتەیە کە ئەم بن ئەو بۆ ئاسایشانی کە لە جادەی مەولەیەوە هاتن دووسەمێک زەمینی و وەنەوشەیەک بوون کاتێکمان زانی تەسویری و ئاسایشش دەچووە کە تەقەکە بە ناو خەڵکە بەڵام دەموچاوی پێچراوە و دیار نییە یعنی تەقی بە ئاسمانە ناک ڕوبەڕوو تەقی لە خۆپیشاندەرە ڕووها و ڕوبەڕۆها گرتێ خەڵکەکە و کردە عەرزەکە و ئاسمان و هەموو تێکەڵ کرد و بە سەریەکە یعنی ئێمە گیانمان بۆ بوو کە بەرە و ئەسحابە سپیە ڕۆشتین لە دۆوە بەرماکە و سوپاس بۆ خوا کە بەوەش دەرچووم بە شوێنی کەم نەکەوتووە. دوای بڵاوبوونەوەی ڤیدیۆی برینداربوونی قوتابیان لە خۆپیشاندانەکان لەلایەن کەناڵی ئاسمانی پەیامەوە دەنگدانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا و سەرکۆنە و سەرزەنشتی ڕەفتاری هێزانیەکان کرا باوکی یەکێک لە بریندارەکان دەڵێت حکومەت لە جێی ساڕێژکردنی برینەکانی قوتابیان و چارەسەرکردنی کێشەکانیان کەچی برینیان بۆ زیاد دەکەن و بە تەقە وەڵامیان دەدەنەوە. لە ڕاستیە یانیم خوێندکارانە داوای چیان کردووە ینی بەسیترین شتی سەرەتایی خۆیان کە دەرماڵەیە کە مەسەلەیان خزمەتگوزاریی ناو بەشە ناوخۆیەکانە یعنی لە ڕاستیان من داوام لە حکوومەتی هەرێ مەسەلا لە هێزە ئەمنیەکانەوەیە کاتێ چ خوێندکار چ مامۆسایان چ فەرمانبەران ئەگەر داوایەک لەو شێوەیان هەبوو ئەنی داوای قورسمان نییە لە ڕاستیە لە وڵاتە هەر لەو شتە سەرەتایانەیە لە موچایە لە دەرماڵایە ینی لە خزمەتگوزاریەکانی ڕۆژانەیە ینی لە ڕاستیە داوامان ئەوەیە کە بەو شێوە وەڵامان نیەنەوە ینی بە فیشەک مەسەلا بەشتی قورێز مەسەلا عەزیەتدان ینی گازی فرمێز ڕێژ بە هەر حاڵ بەڵام لەو کاتەیە زۆر کەسیش هەیە تەحملی ئەوەش ناکات چەنەها کەسی پیر و پەکەوتە و نەخۆشمان هەیە بەڵام بەداخەوە ینی بەو شێوە ینی ئەو کوڕی من سوپاس بۆ خوا سەرەتا کە بەو شێوەیە دەرچووە کە یعنی ئەگە شوێنیکەی گرتا لەوانەیە هەرسەقەت بووە ینی کەسی وای هەتایە من گیرۆدە بوومە دەستیەوە سوپاس بۆ خوا کە بەو شێوەیە دەرچوو. برینداری خۆپیشاندانەکان دەڵێن هێزانیەکان بەبێ گوێدانە گیانی قوتابیان دەستیان بە دەستڕێژی گولە کرد سەرەتا گولەی پلاستیکی بەکاردەهێنرا بەڵام دواتر گۆڕدرا بۆ کلاشیکۆف و دەمانچا ئەوە کۆتاشت بۆ هێزانیەکان پەنای بۆ بەرن بۆ بڵاو پێکردنی خۆپیشاندەران چونکە قوتابیان هێندە تووڕە بوون تەنانەت لە گازی فرمێسک ڕێژیش سڵیان نەدەکردەوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.